بنرانی بەرنامەی دەتوانم سڵاوی خوای گەورەتان لەبێت دەتوانم ئەم جارە هاتوۆتە قەزای کۆیە و لێرە لە گوندی قوڵقوڵە خاوەن پێداویستێکی تایبەتی هەیە لەگەڵ ئەوەیدا هەردوو قاچی بە تەواوەتی لە دەستدا و بڕاوەتەوە بەڵام توانیوێتی بژوتوانەکانی خۆی ببەستێت لە ڕێگەی کۆمەڵە پرۆژەوە دەرفەتی کار بۆ کۆمەڵ خەڵکە بەرەخسنێت و خۆشی خاوەن پرۆژی تابەتی بێت لەگەڵماندا بن لە بەرنامەی دەتوانمدا تواناکانی ئەم خاوەن پێداویست تابەتیە پیشانی ئێوە دەدەین و بابزانین چۆن بووە مامۆستا بڕیاری داوە لە سەرپێکانی خۆی بوەستێت و خوێندنیش تەواو بکات و بڕۆنامەیەکی بەرزی بەس بێنێت لە هەمان کاتیشدا دەرفەتی کار بۆ ئەم کەسانە بڕەخسێنێت. مامۆستاگەن زۆر سپاس بۆ ئامادەبوونت لە بەرنامەی دەتوانمدا دیارە مەسەرتا زۆر خۆشحاڵین کە جەنابەت بڕیارتدا لە بەرنامەیەدا بەشدار بی تواناکانی خۆت پیشانی بینەرەکانی بەرنامەی دەتوانم دەیت. سپاس بۆ پەیام و بۆ بەرنامەی دەتوانم بۆ بەڕێستان ئەزیێتان کێشاکە لەو دوورەوە هاتوون بۆ ئێرە. بەڵێ دیارە مامۆستا ئێوەی مامۆستایانی ئاینی هەمیشە بەوە بەناوانگن کە بەردەوام بە ڕێکپۆشی جلوبەری کوردیەوە دەردەکەون دیار هەر بۆ بۆنەوەی ئێمە شەمڕۆ جلی کوردیمان لەبەر کردووە و دەمانەوێت لە کەش و هەوایەکی کوردانەدا بەرنامەکە تۆمار بکەین. دەستان خۆش بێ شتێکی زۆر باشتان کردووە ئەو جلوبەرگە بۆ ئێمە جێگای شانازیە و ئەوەی بەڕێزشتان ئەو ڕێکپۆشەی بەڕێزشتان ئینشاءڵڵا دەبێتە مایەی جوانترکردن و سپاس مامۆستا سەرەتای ناسانێکی خۆت مامۆستا سەفین کێیە بە چ ڕووداوێ قاچەکانی لەدەستداوە؟ من سەفین مستەفا عەزیز دانیشتووی شاری کۆیم لە دایک بووی گوندی قوڵقوڵم سەر بە نەحی ئاشتی. ئێمە لە خانەوادەیەکی دیندار و سوپاس بۆ خوا دیاری ئەم ناوچەی خۆمان لە دایک بووم دەستم بە ژیان کردووە بۆ هۆی کارەساتی مینەوە کە لە ساڵی 1993 کە ئەو کات من پۆلی یەکی متەوەسڵ بووم کە ئێستا پێ دەڵێن پۆلی حەوت تووشی ئەو ڕووداوە بووین بەداخەوە برایەکم بە ناوی سامان گیانی لەدەستا و دوو خوشکم بریندار بوون و من بۆ هۆیەوە کەم ئەندام بووم کە هەردوو لاخکارم لە خوار ئەژنۆمەوە بڕانەوە من بۆ حەوت ساڵ دابڕام لە خوێندن و دواتر پشتیوانی خوای پەروەردگار و هەوڵ و هاندانی دەوروبەرمان ئێمە توانیمان دەست بە خوێندنی بکەینەوە و ژیانمان بەردەوام بکەین. بەڵێ دیارە مامۆستا ئێمە دەچین بۆ شوێنی یەکێ لە پرۆژەکانی جەنابەت کە لەم گوندە کۆمەڵە پرۆژەت تایبەت بە خۆت دامزراندووە لەوێ زیاتر دێژە بە بەرنامەکە دەین و باسی پرۆژەکانیش دەکەین. زۆر باش. مامۆستاگەر بۆم باسکەی پرۆژەکانی تۆ لێرە چەند پرۆژەت هەیە چیت کردووە تا ئێستا؟ ئێمە لە ساڵی 2008ەوە بۆ هەشت دەستمان کردە پرۆژەکانمان لێرە سوپاس بخوا کە بە پرۆژەی بەخێوکردنی پەلەوەر دەستمان پێکرد دەواجین و دواتر حەوزی ماسی و ئێستا بەشێکی تریشمان زیاد کردووە کە بەخێوکردنی ئاژەڵە گۆرک و جوانەگای بەخێو دەکەین و قەڵەوی دەکەین و بۆ گۆشت یان ئێستا من لە سێ پرۆژە ئیش دەکەم سوپاس بخوا هەم پرۆژەی پەلەوەر و ماسی و گۆشتی گۆلک و حیوان. بەڵای مامۆستا خەڵکی کە سوودی لەم پرۆژانی تۆ بینیوە وەکو سەرچاوەیەکی بژێوی بۆ خۆی بەکاربێنی یاخود لەگەڵ تۆ بێگومان ئێمە بۆ خۆت دەزانی کە هەر پارەیەک لە ئیشدا بێ وەکو اقتصادی شوامان پێ دەڵێ بوارەکانی ئابووری بەرهەمهێنان زۆر خەڵک سوودی لێ دەبینێ بەڵام جگە لەوە بە تایبەتری کەین جگە لەوە ئێمە سوپاس بخوا کە بژێوی خۆمانمان پێدابین کردووە
ڕەنگە یەکێک نەبین لە ڕقەمە دەوڵەمەندەکانی دەوروبەری خۆمان بەڵام دەتوانین بڵین ئێمە پێویستمان بە هاوکاری خەڵک نییە ینی ئەوە کە یەکێکە لە ئینجازە باشەکان بێگومان ئێستا دوو خانەوادە لای ئێمە ئیش دەکەن بە معاشی موسەیەکی باش کە ئەوانش پێی دەژێن سوپاس بخوا کە لە ئیشەکەشیان ڕازین و هاوکارن دەکەین و ژیانی و خان و کارەبا و ئاو و هەموو شتێکمان بۆ دابین کردوون لێرە وە خەریکی ژیانی خۆیانە سپاس بخوا مامۆستا دەمێ سەرنجی تۆ بزانم لەسەر ئەو مرۆڤانەی کە جەستەیەکی ساغیان هەیە ئێمە هەمیشە لەم بەرنامەیەدا ئەم پرسیارە دەکەین چکە بەڕاستی هەدەفمانە ڕای ئێوە بۆ کەسانی ساخ ببێت بە جێگای ئومێد و هاندان بۆ ئیشکردن جەستەیەکی ساغیان هەیە خاوەن بڕوانەمەشان دێجار بەڵام دانیشتون ئیشێک ناکەن ئەڵێن ئیش نییە مرۆڤ چی بکات بۆی ئەو توانای شاراوەکە هەیت لە خۆیدا بیدۆزێتەوە بەداخەوە ینی یەکێک لە کێشەکانی ئێمە ئەوەیە زیاتر خەڵکی ئێمە هەندێکی خەریکی ڕواڵەت بازیە خەریکی خۆنواندنە لە ژیان بەبێ ئەوە هیچ بەرهەمێکی هەبێ بەشێکیشی قەراریدا ئەوە قەنەعەتی بەخۆی هێناوە کە ناتوانێت ئیش بکە یان مەجای ئیش بۆ ئەو نییە یان ڕەنگە ینی بە هۆی کارێک لە هۆکارەکان بخۆ بەهانەی هێناوەتەوە بۆ ئەوەی کە ئەو ناتوانێت بەرهەم هێن بێ بەڵام ئەوە هەم تێڕوانینێکی هەڵەیە هەم بۆ چوونێکی هەڵەیە بۆ چونکە ئیش زۆرە من ئەوم چەند جار باس کردووە خەڵکی وا هەیە دەچێت سیارە ئۆتۆمبیلەکەی بای 2 دەفتەر دۆلار 3 دەفتەر دۆلارە بەڵام ئیشێکی ڕۆژانەی نییە خانوەکەی کە تێیدا دەژیا بای 6 دەفتەر دۆلارە بەڵام ئیشێکی نییە ماعلم دەیتوانی سیارەیەکی 1 دەفتەر دۆلاری لێ خوڕێ و خانوویەکیشی هەبێ بە نیوەی ئەو پارێکی ئێستا تێدا دەژیا ئەوەی کە بکاتە سەرمایەک و بۆ ڕۆژەیەکی بۆ خۆی دامەزرێنێ ئیشێک دوکانێک کارێک ئەوەندەی کە حەزی لێتی ئیشکردن حەزە دەبێت حەزت لە ئیشەکەت بێت. والله من یەکەم جار کە سیارەم کڕی بە 300-400 دینار شتێکیان لێرە بۆ تەرتیب کردم وەستا لە هەولێر و ئەوانە بەس زۆر ناخۆش بوو دوایی بۆ خۆم بیرم کردەوە کە داهێنانێک تێدا بکەم شتێکی ئاسان بێ من کێشەی بەنزینەکەم نییە سکرێتەری بەنزینەکەی بۆ خۆم بەلاقی خۆم پێ دەدەنم بەڵام بۆ برێکەکەی کێشەم هەبوو چونکە هەستی لاقەکانم وەک پێویست نەبوو تووشی خۆتۆڕی دەکردم بۆیە بیرم کردەوە کە دارێک و شتێک دروستکەم ئاسنێک و قاعدەیەک ڕاستەوخۆ ئاسان بێ لێکردنەوەی و تێخستنیشی ئاسان بێ بۆیە ئەوەی ئێستا کە ئیشی پێ دەکەم سوپاس بخوا کە سەفەری دهۆک و هەولێر و حتا بە سیاری خۆ من چۆتمە بەغداش ڕۆژانەدی بگومان بۆ شوێنی پڵەکەت و سەری شەکەت ئەگەڕێنەوە بەرەو مزگەوت تۆ هاتچۆ مزگەوتی شەکەی لێرەیە کە لێرەی بەڵێ سوپاس بخوا ئەوەندەی کە بۆم بکرێ یعنی بەردەوام ڕەنگە نەکرێت چونکە بۆ خۆ دەزانی ئیش و کار جاری وە هەیە ڕەنگە نەتوانرێ بن لەوێ بەجێ هێڵم بەڵام لەوێ شوێنی نوێژمان دروست کردو لەسەر ئیشەکانمان بەڵام ئەوەندەی بکرێ بەڵێ بۆ جەماعەت و بۆ کار و کردەوەکان سوپاس بخواەوەی بەنسیبمان بێ دێن لە مزگەوتەکەی ئاوایش نوێژ دەکەین. مامۆستا ئەگەر فەرمو نابێت ئەڕێ مامۆستاگەم بۆم باسکەی تۆ دیارە دوای ئەو ڕووداوە بڕیارتدا خوێندنیش تەواو بکەی سوپاس بخوا خاوەنی بڕوانامەی ماستەریشی لە شەڕی حەدەوەدا باڵێ ئەوە چۆن بوو بڕیارەتدا چۆن وا بوو دەست پێ کرد وەڵ ئێمە ینی دەم خوێند کە تووشی ئەو حادسەیە بووین تووشی ئەو کارە ساتەی بووین دابڕام 7 ساڵ دابڕام لە خوێندن بەڵام دواتر سوپاس بخوا بۆم ئاسان بوو کە خوێندنی ئیسلامی و لە فەقیهەتی و لە
لە دراسات ئیسلامی دەستمان پێکردەوە سوپاس بخوا دوای تەواوکردنی دراسات ئیسلامی و خوێندنی کۆلێژی شەریعەم لە زانکۆی کۆیە تەواو کرد دواتریش لە وڵاتی تورکیا خوێندنی ماستەرم تەواو کرد هەردووکی هەر لە بوارەکەی خۆم لە علومی شەرعی و لە شەریعە تەواو کردو لە بەشی تەفسیر بەڵێ مامۆسای ئاستی زمانت چۆنە سوپاس بخۆم من عەرەبێکی باش قسان دەکەم هەردوو لەهجەکەی لەهجە عامیەکەی ئەوەی کە خەڵکی عوام قسەی پێ دەکا عەرەب و هەم ئەوەش کە قەواعیدیە و زمانی کتاب و نووسینە هەردوو چەند سوپاس بخۆ باش قسەی پێ دەکەم مامۆستا دەمێ سەرنجی تۆ بزانم لەسەر ئەو کەسانی کە هاوشێوەی جەنابەت خاوەن پێداوی سابەتین و بە لەدەستدانی بەشێکی جەستەیان دەست لە ژیان بەردەدەن سوپاس بخوا دیارە جەنابەت دوای ئەوەی کە ئەنی خوای گەورە بەسەری کردیەوە قاچەکانی لێساندیەوە بەڵام دەبینین ئێستا تۆ لە هەمان کاتە خاوەن بڕوانەمێکی باشیش لە هەمان کاتیجا پشت بە توانەکانی خۆشت بەستووە مامۆستا چ بۆ کەسانە دەڵێت ئێمە ینی بۆ پڕی قەنەعەتەوە قسەی دەکەم نەک وەک شتێک کە بۆ ڕاگەیانەکان بێیان بۆ دڵخۆشکردن بێ قەنەعەتی 100% بەوەی هەیە کە ئینسانەکان مادام عەقڵ و هۆشیان ئیش بکە توانای زۆر شتیان هەیە لە دنیادا ئەنجامی بدەن ئێمە شێخ محمود یاسین کە ڕەحمەتی خوای لێبێ سەرپەرشتی گەورەترین جەبهەی بەڕووبەڕووبوونەوەی یەهودیەکان و جوولەکەی دەکرد لە غەزە تەنها سەری ئیشی دەکرد یعنی کە دواییش خوای پەروەردگار پلەی شەهادەتی پێبەخشی یعنی ئەو نمونەی کە دێنینەوە ینی منتەهایە کەسێک کە تەنها سەری ئیش بکات تەنها دەستەکان و دەست و پەنجەشی ئیش نەکە بۆ ئەوەی کە پارۆکنان بۆ خۆی بخوا سەرپەرشتی و ڕێنمایی گەورەترین جەبهەی جیهادی بکە بەرامبەر خراپترین جۆر لە زاڵمان ینی ئەوە منتەهایە بۆی کە بڵێن زۆر کەس هەن ینی کەس پەکەوتەی سەرەکی نییە 100% نییە ئیلا کەسانێک نەبێکە ژیریان نییە عەقڵیان نییە بەڵێ مامۆستا ئەمە بۆ تۆ قوڕز نییە تۆ لێ کاتدا هەردوو قاچ نەبێت بتوانی پێشنوێژی بکەی شۆفێری بکەی خاوەنی پرۆژە بی سەپەرشتە میشانە بکەی قوڕز نییە بێگومان قورسترە بۆ من لەوەی کە کەسێکی ساغ و سەلامەت بیکە بێگومان قورسترە یعنی من بڵێم هیچ جیاوازی منە لەگەڵ خەڵکێکی تر ناکرێ ئەو قسەی بکەین بەڵام 100% ینی ئیشەکانی خۆشم ئەنجام دەدەم بەڵام ماندووتر دەبم لە خەڵکی تەنها ئەوەی کە قوبوڵی ئەو هەندێک زیاتر ئەزیەت بکەی ئیشەکان چارەسەر دەبن بەڵام مامۆستادار ئێمە ئەمڕۆ خۆشحاڵ بووین لە خزمەت جەنابەتدا بووین هیوادارین لە داهاتوودا بە پرۆژە گەورەتر و بە بەرنامەی باشتر بینەوە خزمەت جەنابەت کاتی بەرنامەکە ئێمەش دیاریکراوە بەرەو کۆتایی دەچین و کەمێکی دیکەش کاتی بانگ دێت قسەی کۆتایی تۆ چییە بۆ بەرنامەکەی مامۆستا من زۆر سوپاسان دەکەم سوپاسی پەیام دەکەم کە لەگەڵ ژان و ئازارەکانی ئێمەی کەم ئەندامانن دەستان خۆش بێ ئێوەی بەڕێز خۆشەویست هەوڵ دەدەن کە متمانە بجێڕنەوە بۆ کەم ئەندامان هەوڵ دەدەن کە نمونە جوانەکانی ژیان بە خەڵکی پیشان بدەن جێی دەستخۆشی و جێی سوپاسە پەیامی سەرەکیشم بۆ خوشک و برایانم لە کەم ئەندامان و خاوەن پێداویستەکە تایبەتیەکان ئەوەیە کە ئێوە کۆڵ مەدەن و هەرگیز قوبوڵ مەکەن خەڵکانێک بە چای بەزەی تەمەشاتان کا و ئێوە بەکەمتر لە خەڵکی تر بناسێنن بەو پەڕی دڵنیاییەوە دەڵێم کەم ئەندامان و خاوەن پێداویستە تایبەتەکان ئەوان زۆر بەهێزن کەسانی جیاوازن کەسانێکن خوای پەروەردگار تاقی کردوتنەوە بە یەکێک لە تاقیکردنەوەکان بەڵام ئەوان دەتوانن زۆر شتی گەورە بکەن نمونونەکان زۆرن هەر لەو بەرنامەی بەڕێستانەوە دەیان نمونەی جوان و باش و خەڵکانی بەتوانە و بەهێز و بە ئیرادە پیشاندراوە ئەوانە نمونەن بۆ ئەوەی کە بڵێن بەڵێ کەم ئەندامانش لە ژیاندان بەردەوامن لە ژیان هەوڵەکانیان تێکۆشانەکانیان جێی نرخاندنە لەگەڵ ئەوەشدا لایەنی بەرپرس خەڵکانی ساخ حکوومەت خێرخوازان نابێت بە هیچ شێوەیەک پشت بکەنە خەڵکانی کەم ئەندامان کە ڕەنگە هەمویان نەتوانن وەکو ئێمە خاوەن ئیشوکاری خۆیان بن دووارە سپاس مامۆستاگیان بۆ ئامادەبوون لە بەرنامەی دەتوانمدا زۆر سپاس بۆ ئێوە خێر بێن خۆشحاڵتان کرد زۆر سپاس بەڵێ بینەران دیارە ئەوەی بینیتان ئەمڕۆ لە شارەکەی مەلای گەورەی کۆیە و حاجی قادری کۆیی تواناکانی مامۆستا مەلاسەفین بوو کە لەگەڵەوەیدا هەردوو قاچی بەڕووداوێک لە تەمەنێکی مناڵیەوە لە دەستداوە بەڵام ژیان چۆکی پێدانەدا و جارێکی دیکە بڕیاری داوەتەوە لەسەر پێکانی خۆی بوەستێت دەتوانم جارێکی دیکە دێتەوە
میوانی ماڵەکانتان لە شوێنێکی دیکە لەگەڵتان بەردەوام دەبێت توانای کەسێکی خاوەن پێداوی سابت دیکەتان پیشان دەدات تا ئەو کاتی هەمووتان بەخوای گەورە دەسپێرین خواتان لەگەڵ بێت.